لو پایتەخت و پایتەخت منی بەناوبان کردیان بە خێراتنی پایتەختی دەکەم حەزمان لێ بۆ ئەمەش لە بەردەڕەش ئەو ئاهەنگەرمان بدیتی بەیە باشە لوو لە ئاکری دەکەی لوو لە بەردەڕەش ناکری ماوەیان نا مامەش بەردەڕەش هەموو دنیا و بنیاینە کەەوە هەموو جمهوری بەردەڕەشینەوەوانەیە هەموو باشە ئاکری کەمە بە بەردەڕەش زۆرترە ناو گۆرانەتی هیوادارین لە بەردەڕەشش بکرێت ئەوە هەنگە بەدڵتە کورارەی وەڵا بەدلمە با قورعانەوە پارەم دەنێ زۆر وەڵا عالم منیان خۆش دێ دیتم کورسیت بە پارە وەڵا کورس ئارێ وەڵا 5 بدە دەمەگەنا نادەم ئارێ وەڵا لێرە تو بڵێ پارتیەک میلیۆن وەڵا زێترە زیاترە زۆر لۆ پایتەخت لۆ پایتەخت و پایتەخت منی بەناوبان کردیان دەستخۆشی لە جەماعەتی پایتەخت هەموو دەکەم برای دەستخۆشی لە جەماعەتی پایتەختی هەموو دەکەم قسەی نابڕن ئەوە کردارە برای